بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم. برزان وخۆشەویستان ئیمانداران، السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشحاڵم جارێکی تریش لە بەرنامەی کانیاوی ڕەحمەت بە خزمەتتان دەگەومەوە. ئەو کانیاوەی کە پڕیەتی لە فەرمودە جوانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئامۆژگاریمان دەکەن، قسەمان لەگەر دەکەن، یعنی شێوازێک ڕوومان تێدەکەن کاتێک ئێمە دەڵێن فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، وا بزانێتەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕاستەوخۆ قسەت لەگەر دەکا. چونکە ئەهلی حەدیث هەموو جارێ وان فەرمووە ئەگەر تۆ کە گوێ دەدەیە فەرمودە و فەرمودەی دەخینیەوە و گوێڕایەلی دەکەی کەئەنەکە تەعیش مع ئەنفاس رسول الله صلی الله عليه وسلم، وەکو ئەوە وایە لەگەر نەفەسەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەژیێ. یعنی ئەوە زۆر مهمە، یعنی تۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قسەت لۆ دەکاوە توش گوێت لێ ڕاگرتێ. فەرمودەی ئەو ڕووبەر ڕێزانم دەمەوێ ئامۆژگاری کۆمەڵی خەڵک بکەم، حەسەنات و چاکە کۆ دەکەنەوە، کاری چاکە دەکەن، بەڵام سوبحان الله بەلاشی دەڕوێنن، زایعی دەکەن، لە دەستی دەدەن. ئەو چاکانە کۆ دەکەیەوە لۆ احتیفازی پێوە ناکەی، لۆ نایپارێزی. ئەو فەرمودەی ئەو ڕوو پێغەمبەر صلی الله عليه وسلم پێمان دەڵێ ئاگاتان لێبی کە نوێژێ دەکەی کە عیبادەتێکت هەیە تەماشا بکە، ئەو عیبادەتە لە دەست نەدەی لە ڕۆژی قیامەتدا، بڵێن ئەوە عیبادەتەکەتەوە، ئەوە ئەجرەکەیتی، بەڵام ئەوە ئەو ئەجرە ڕۆی بە واستەی ئەو شتانە. لۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە لە صحیح مسلمدا هاتووە، ئەوەندە بە جوانی ئامۆژگاری دەکا. ئەوجا ئەگەر بیویست بە تەشویقێکی ئەسحاب بدا پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ئەسنای قسەکردندا، هەموو جارێ دەیفەرموو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەزانن ئەو شتەی، یعنی پرسیاریە کرد. ئەو جارە پرسیاری چی کرد؟ ئەتەدرونە من المفلیس؟ ئێوە دەزانن مفلیس چێیە؟ ئەوانیش لایەن معلومە، المفلیس ئەوەی پارە و شتی نییە. فەرموویان المفلیس فینا من لا درهم له ولا متاع. مفلیس لەناو ئێمە ئەو کەسەیە کەوا پارەی نییە و کاڵا و شتومە چی نییە لە ماڵێ، ئەو مفلیسە. بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم دێ لۆیان ڕوون دەکاتەوە، ئەوە شێوازی تەشویقە. ئێوە دەبات تێگەیشتن ئەوهایە مفلیس بڵێ، کەچی ئەوها نییە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ إن المفلس من أمتي من يأتي يوم القيامة بصلاة وصيام وزكاة. مفلیس لە ئومەتی من ئەو کەسەیە دێ لە ڕۆژی قیامەتدا نوێژی کردیە، ڕۆژووی گرتیە، زەکاتیشی دایە. سبحان الله، تۆ تەماشایکە، یعنی نوێژی کردووە، ڕۆژی گرتووە، ڕمەزانان بە ڕۆژی بووە، زەکاتی ماڵی خوای دایە، دەوڵەمەند بۆ کەواتە کابرا. بەڵام چی کردووە؟ تەماشایکە. یعنی ئەو فەرمودە بەڕاستی معنیە بە هەموو کەسێکەوە. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم بەڵام ويأتي قد شتم هذا وقذف هذا وأكل مال هذا وسفك دم هذا وضرب هذا. هاتوو پێنج صفەتی لەگەرە خۆی هینایە لە خراپە، پێنج صفەتی خراپ. ئەوانە بەڕێزان ماڵی ئینسان لە ڕۆژی قیامەتدا تێک دەدەن، حەسەناتەکانی لێدەستینن، ئەجرەکانی پێ لەدەست دەدەن. ئەو پێنج صفەتە چییە؟ با یەک پێغەمبەر صلی الله عليه وسلم بە زاری مبارەکی خۆی لە بۆمان بڵێ تا ئێمە خۆمانی لێ بپارێزین. چونکە نوێژ و ڕۆژی و زەکاتمان داوە و خۆمان ئیستعداد کردووە لە بۆ ڕۆژی قیامەت زۆر بەچاچی، بەڵام لۆ ئەو حەسەناتانە لەدەست بدەین. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ويأتي قد شتم هذا، هاتووە و جوونی بە یەکێک داوە. پاشان دەفەرمێ وقذف هذا، بوختانی بە یەکێک کردووە، وأكل مال هذا، ماڵی کەسێکی خواردووە، وسفك دم هذا، خوێنی یەکەکی ڕێشتووە، وضرب هذا، لەوەشی داوە. یعنی ئەگەر کەسێک ئەو سیفەتانەی هەبی کە باسمان کرد، ئەوە حەسەناتەکانی لەدەست دەدا لە ڕۆژی قیامەت. دەتەمەشا خۆت کە بزانە لەو پێنج سیفەتە چەندت تێدا هەیە، لەو پێنج سیفەتە چەندت تێدا هەیە کە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم قد شتم هذا، جوونی بە خەڵک داوە.
چەند کەسێ زمانی خۆی پێ ڕناگیرێت دائیم جوونەدا دائیم قسەی ناشرین دەکا دەزانی لە ڕۆژی قیامەتدا جوون نوێژ و ڕۆژی و زەکاتت دەبا یعنی بەقەدەر جوونەکە لە عالەمێ وەردەگریەوە ئەگەر خەڵک جوونیان پێدابی بەڵام ئەگەر ئەتۆ جوونت بە خەڵکدا بێ نوێژ و ڕۆژی خۆت بدەیت بە خەڵکدا واللهی بەڕێزان ئەوە بە یەقینی دڵۆ دەیڵم ئیوا هەیە شەوان شەو نوێژێ دەکاتن شەو نوێژ بەڵام ئەو شەو نوێژی ڕێک لە دەستی کەسێکی دەکات کە لە ماڵێدانی شتێخەوی لێکەتی لۆچ کە هەر دەستەوە سبەینێ باسی دەکرێتن زۆری جوون پێدەدا ئەو شەو نوێژانەی توا دەم سعدی شیرازی قسەیەک دەکا ڕەحمەتی خوای لێبی دەفەرمێ بابم هەستا بوو شەو نوێژێ کرد ئەمیش لەگەڵی هەستام لە شوقەیدا بوو دەڵێت تەماشامان کردێ شوقەکاری دەوروبەرمان هیچ پێ نەبوو دەڵێ بەس ئۆندەم گوت تەماشاکە بەڕێزان گوتم بابە و عالەمەت چی هەمووی دەرێ کەلاکە کە تێ لەو گۆڕی خۆ کەسەر ناستەوە شەو نوێژی بکات چکە گلۆ پێ نییە لە ماڵێ دەڵێ گوتی کوڕم خۆزگە ئەتوش ئێستا نووست بای نەکەستا بای بەو شەوە قسە بە خەڵک بڵێ بەس تەماشا ئامۆژگاریەکەی کە خۆزگە ئەتوش ئێستا نووست بای کاکە هەرستیەوە شەو نوێژێ دەکەی دەبێ و شەو نوێژێ زمانت پاکە أو زمانه لون ده بيسا پیغمبر ده فرمي صلى الله عليه وسلم إن شر الناس يوم القيامة من ودعه الناس اتقاء فحشه خرابترين كز لروج قيامة أو بياوية كخلق خوي لي ده بارس لي بروز زماني بيسا هر قسام كات زوني ده زونداش تيجي ناشيرنا إما جوريك من هي بيدلن محمد المصطفى صلى الله عليه وسلم بجياني خوي زوني بيشيك ندايا جا خلشي سركردي هي وجوري هي تماشا زماني ويكا وتماشا زماني بيغمرك صلى الله عليه وسلم هر حيفا مقارنة يعني كي لقي كتير ده وشي عرب دري ألم ترى أن السيف ينقص من قدره إذا قيل أن السيف أحد من الخشب والله أجر أتبري شير تشتري لداري ولا قيمة الشير الدابة زاندي مقارنة ناكري لقى داري زالوي برزانم أقاد لي بي لما سلي جوندان حسنات كانت دبا ساكا كانت دبا باشا كانت دبا خود لجون بپارێزە والله خەڵکێکی جون بە خێزانیدا لە ڕۆژی قیامەتدا خوا ئەجری لێ دەستینتەوە خێزانەکەی لێ دەستینتەوە ئەجرەکانی لێ وەردەگرتەوە خەڵکانێکی بە خوشتی بە برای جوونەدا دائیمەن ئەو برا و ئەو خوشکە لە ڕۆژی قیامەت بەڕێزا قیامەت دەسەڵاتت نامینێ نا بێ جلوبەرجی بێ توانای بێ دەسەڵاتی هەمووت لێ دەستینەوە ئەو جەوە قوڕ بەسەرە و کەسەی ئەگەر نوێژی کردبی ئەگەر نەیکردبی ئێستا دێ ئاماژەی پێ دەکەیت ئەو نوێژ و ڕۆژەی کۆت کردیتەوە لۆ لە دەستی دەدەیت بە شتێکی ناشرین و بە جوونێکی ناشرین تەماشا دەکەی ئەو هەموو ئەجر و پاداشتەی خۆی لە دەستداوە خالدی کوڕ وەلید پیاوێکە زۆر جەریئە قائیدە پیاوێک جوونی پێدا قسەی پێدەبوو ئەویش جێی دابێت تەماشای کردی جوابی نەداوە وتی لۆ جواب نادەیەوە فەرمووی سەحیفەی خۆتە کوت حەز لێیە ئەو هەپڕیکەوە یەکێکی تر لە ئیمامی ئەبوبەکر تووڕە بوو فەرمووی قسەیەکت پێ دەرێم واتە جوونێکت پێ دەدەم لەگەرت بێتە ناو قەبری فەرمووی لەگە من نایە لەگە تو دێ یعنی ئەو مەفهومانە بەڕێزانم ئەوهامان فێر دەکەن موسڵمان ئەگەر ئایەت و حەدیث پەروەردەی بکا زمانی پاراوە بی لە قسەی خراپ لە جوندان مەبەستم پێیە جا لۆیە دامەنیشە لە ڕۆژی قیامەتدا حەسەناتی خۆت بدەی بەو خەڵکە کە جوونت پێداینە چونکە هەندێک کەسێ پەنا بخوا لە پیاوان لە ئافرەتان بڕۆ بیبینە لە مەزیسان عالەم پێی پێدەکەنی بەس خەریکی جوندانە هەر یەکەشی باسکەن دەیان جوونی پێدەدا خەڵک وێ لێ هاتێ لێ ڕاهاتیە لێی هەر ناگرنەوە بەڵام لە ڕۆژی قیامەت ئەلەو مفلیسانەیە لەو مفلیسانەیە کە نە دینار و نە دیرهەم و شت نییە لە ڕۆژی قیامەتدا هەموو حەسەناتی خۆی ئەدا بە خەڵک لەبەر خاتری ئەوەی جوونی پێداینە جا دووەم دەفەرمێ وەقەذەفە هذا پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم بوختانیشی کردووە بە یەکێکی دیکەدا بەڕێزانم ئێستا ئەو ڕووکە بوختانکردن بەرناو خەڵکدا فعلا تەماشاکە زۆر خەڵکەوە لەو گۆڕی بوختان بە عالەمی دەکە بوختان بە ئافرەتێکەکە سوبحان الله خەڵکێک هەیە بێ ئەوەی هیچ گوناحی هەبووی چووە ژێر خاک بێ ئەوەی هیچ گوناحی هەبی ئافرەت هەیە کوژرا پیاو هەیە کوژرا بێ ئەوەی هیچ گوناحی هەبی لەبەر بوختانی بوختان چیەک
آخر چ دەکەی دەزانی ئەو کەسی بوختانی پێ دەکەی چەند ناخۆشە خاستن ئێستا بەڕێزانم لە سۆشیال میدیا زۆر ئینسانی اعتیادی شتێک وەرەگری بوختان یەکسەر بڵاوی دەکاتەوە دەزانێت و لە گوناحەکەی بەشدار دەبی ئەخە شتێک بوو بوختانێک بوو بە داعیەک کرا بوختانێک بوو بە ئافرەتێک کرا ئەو حتا بە کەسێکی خراپیش ئەگەر بوختان کو دەبی بوختان بکە ئینسان لە ئیسلامەتیدا ئەحکامی لۆ هەیە نەبێ ئینسان بوختان بە عالەمی بکە یەکێ لە عالمەکان لێیان پرسی گوتیان ئەگەر یەکێک بوختان بکە و دوایە چاچ کاتەوە گوتی بڕۆ مریشکەکەم لۆ بینێ هی نایە گوتی سەری بڕە سەریان بڕی پارچە پارچەیان کرد گوتی بڕۆ ئەو تووکەی هەموو فڕێدا با بڕوە ئەو تووکانی پێوە بۆ هەمووی فڕێدا هەمووی ڕۆی با هەر یەکی بەلایەکیدا ڕۆی دەمەکی دانیشتن گوتیان جوابی پرسیارەکەی ئێمە گوتی بڕۆ ئەو تووکانی مریشکەکەم لۆ خڕکەنەوە قورباشتی وان ناکەی با بردی ڕۆی فەرمی بڕۆ خڕیکەنەوە فەرمی ئەخە با نایەتەوە هەمووی بینینەوە گوتی هەمووی بیننەوە تیان نایەتەوە گوتی ئەوە نمونەی بوختانە کە بە عالەمی دەکەی نایەتەوە چا نابتەوە ئەبێ گردنی خۆت بە کەسەکە ئازاکەی ئەگە کەسەکە مرد بوو چاوەڕێی کە بڕۆ هەرو لە قیامەتداوە ڕاوەستایە هەی بوختانچی بانگ دەکات و لای ڕەب العالەمین و پەروەردگار خوایە ئەو پیاوە بوختانی بە من کرد بوو بە سەبەبی کوشتنی من دەی تەسەوڕەکەی بە چەند حەسەنات لێ دڕازی بی ئەخە هەندێک شتێک خەڵک لە ناو خۆیدا ئەوها بە سادە و ساکار تەماشای دەکا ئەتۆ زانی ئەگە کەسێکت لە ناو برد بە بوختان و بەو جۆرەشتانە ڕۆژی قیامەت چەند گوناحت دەگاتێ پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم یەکێکە لە مهلیکات یعنی 7 گوناحانە ئینسان بە هیلاکەدەن یەک لەوانە فەرمووی بوختانە هەر ئینسان بە هیلاکەدا بە هیلاک فڕێداتە ناو ئاگری جەهەنەم خوای گەورە پەناماندا لۆی تەماشا دەکەن حتا لە تاریخی ئیسلامیش تەماشاکە پێغەمبەر یوسف بوختانی پێ دەکرێت عائیشەی داچی ئیمانداران بوختانی پێ دەکرێت جورەیجی عابید بوختانی پێ دەکرێت پیاوە هەرە ساڵح و نمونەیەکانن بوختانیان پێ دەکرێت خەڵک دەبی خۆ بپارێزی لەوەی شتێکی گوێ لێ دەبی بوختانکردن شتێکی زۆر گەورەیە بەڕێزان لۆی خۆت لێ بپارێزە جەریء مەبە ئەگەر دەشزانی کەسەکە مایە بڕۆ گەردەنی خۆتی پێ ئازاکە و لە ناو هەر هەموو عالەمی برێ من بوختانم بە فلان کەسی کرد ئێستا دەرێ مامەستا زەحمەتە ئێ زەحمەتە وەڵڵاه بچی قیامەتێ هوردت دەکەن لەگە لێدانی تێدەگەی واد لێ ئەدەن دارت لە ڕوحی ئەدەن دەی باشە لۆ ئەخر باشە ئەتوو وات کردیە ناکرێەوە نییە بچی برێ بوختانم بە کەسەکە کرد وەڵڵاه ئەوە گەلە ئاسانترە قەسەم بەخوا ئاسانترە عقلیان فکری لێ بکۆ ئاسانترە برێ کاکە بوختانم کرد نەمزانی گەردەنم ئازاکە و تەواو لەکن هەموو عالەمە ژوە دەرم ئەوەی ئەمە گوتم دەربارەی فلان کەس بەریئە وانە بووە بە خودای لە ڕۆژی قیامەتدا ساغ دەرەچی بڕۆ گەردەنی خۆتی پێ ئازاکە بڕۆ خۆت بێ خۆ ماڵی خۆڕ بەسەر با بگەویە قیامەت هەنجینێ چاوت پێ دەکەوی کە تو بوختانی بە عالەمێ دەکەی چەند حاڵەتێکی ناخۆشە لەسەر ئەو کەسە ئەو جا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ وأكل مال هذا ماڵی خەڵکیشی خواردە ماڵی یەکی دیکەیش خواردی ئەوانە هەموو بەدەقی قسەی پێغەمبەر صلی الله عليه وسلم نوێژ و ڕۆژی و زەکاتەکەشی کە دایتە لێت دەبن ماڵی عالەمێ لۆ دەخۆی یعنی بەس تەماشا ئەو فەرمودەی پێغەمبەر کە صلی الله عليه وسلم ئامۆژگاریم لەو خەڵکەیە کە ماڵی خەڵک زەفت دەکەن و دەیخۆن پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم هەر کەسێ ماڵی خەڵک بخوا بە سوند خواردن ها بەسێ کەسێک دەبێت سوندی دەخوا بەو قورئانەی ئەو ماڵە ئیمنە دەشزانی ئیوی نییە فەرمووی ئەگەر ئیوی نەبی پێغەمبەری خوا چی فەرمووی صلی الله عليه وسلم حرم الله عليه الجنة وأوجب له النار بەهەشتی لەسەر حرامە بێ و ئاگری لەبوو واجبە بێ بچێتە ناو ئاگری جەهەنەمە و ئینسانە چونکە سوندی خوارد بە درۆ لەوەی ماڵێک بکاتە ئی خۆی هەتا ئێرە فەرمودەکە تەبیعە بەس تەماشا من ئامۆژگاریەکەم لۆ چییە فەرموویان یا رسول الله وإن كان شيئا يسيرا ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەدی ئەگە شتەکە شتێکی زۆر گچکەبی ئاسان بی یعنی شتێکی کەم بی سوندی لەسەر خواردبی کەسەکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی وإن كان سواكا من أراك لەسەر ئەو دار سیواکە چەند بی لە قەدیمن پێشتر دار و شت هەرگەلە زۆر بە سیواک فەرمووی یەک دار سیواک سوندی لەسەر بخۆ بڵێ ئیمنە ئیتو نەبی حرم الله عليه الجنة وأوجب له النار با ئەو شتە گچکەش بی کو دەستی سوندی لەسەر دەخۆی ئەتوەزانی کەلامی خوا بەکاردەینی لۆ خواردنی ماڵی خەڵکیدا خواش لە ڕۆژی قیامەتدا ڕاد دەگری دەڵێ ئەو سوێندەی بەناوی من خواردت تەواو بوو
نەخێر تەواو نەبوو درۆ بوو بە درۆ ماڵی خەڵک بخۆی بە درۆ مەعامەلات بکەی بە درۆ فێر لە ژن بکەی بە درۆ فێر لە عالەمێ بکەی بە درۆ خۆ دوانیشان دە پیاوێکی چاچ و چاک نەبی ئەو شتانە مەکەن بەڕێزان بەو خوای زۆر خۆتان بپارێزن لە ماڵی خەڵک ئەو ماڵی خواردیتە بڕۆ بیدەوە بڕۆ گەردەنی خۆتی پێ ئازاکە بڕۆ حەقەکان بجێڕۆ بڕۆ سەدەقەی زۆر بکە بڕۆ ئیستیغفار زۆر بکە ئەگەر کەسەکەم بردێ دوعای زۆری لێ بکە سەدەقەی لە باتی بکە خێری لە بۆ بکە ئەگەر وەرەسەشی مایە بڕۆ بدەوە وەرەسەکەی باو حەقت لەسەری نەمینێ لە بۆ ڕۆژی قیامەتدا کورە ماڵ خواردنی خەڵک گەلە گەورەیە خاستەن هەندێک کەسێ ماڵی یەتیم دەخوا منداڵە گسکەیە ماڵی ئەو یەتیمە دەخوا خوای گەورە فەرمێ ئین الذین یەأکلون ئەموال اليتامى ظلما ئینما یەأکلون فی بطونهم نارا هەر کەس ماڵی یەتیم بخوا ئەو ئاگرێ دەیخواتن بە ئەکید لە ڕۆژی قیامەت بە دەقی قورئان خوا وا دەفەرمێ یا هەندێک کەسێ ماڵی خوشکی دەخوا میراتی ناداتی ئێ لۆ دەخۆی کاکە ئێوە ماڵی لۆ دەخۆی ئێزانی لە ڕۆژی قیامەتدا ئەو خوشکە دێ ڕێک ئەو چاکە و حەسەناتانەی خوای حەقەکانم بدێ بیدەنێ نوێژی بدەنێ ڕۆژی بدەنێ زەکاتی بدەنێ هەمووی دەبردرێ لۆی بەڕێزانم زۆر پێویستە ئاگات لە خۆبی ماڵی خەڵک بەلا حەق نەخۆی گەلک خەتەرناکە ئاخر لۆچەی دەخۆی توش لۆ ئەولادەکانتی دەبێت وایە پاشی مردنی تو ئەتوو دەگرن و لێت دەدەن و ئەوانیش ماڵەکەی پێ دەخۆ لۆی ماڵی هیچ کەس مەخۆ ماڵی خۆت بخۆ بەڵام غەسبی ماڵی خەڵک مەکە کە دەفەرمێ وەئەکەلە مالە هذا مال یعنی شتێکی گوتیە کەمترین شتیش بیدەیگرتەوە ماڵی کەسێک بخۆی بە ناحەق پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم حتا دروست نییە ماڵی یەکێک بخۆی إلا عن طيبة نفس منه إلا ئەگە کابرا دڵی پێخۆش ئەگەنە ماڵی عالەم مەبە ماڵی خەڵک مەخۆ گوناحت دەگات ئاگات لێبی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جاری یەک دنکە قەسبی دەستدایە فەرمی نازانم ئەو قەسبە هی سەدەقەیە یان نا ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر هی سەدەقە بات ئەگەر هەو نەبات فەرمی ئەگەر ترسی ئەوەم نەبا هی سەدەقەیە ئێستا دەمخوارد چونکە سەدەقەواتە زەکات لەسەر ئێمە حەرامە ئەو دنکە قەسبەش ناخۆم نەخۆ هی ماڵی زەکات بچکە زەکات لەسەر پێغەمبەر و صلی الله عليه وسلم ئال و بەیتی حەرام بوو نابایە زەکات وەربگرن فەرمووی ئەو دنکە قەسبە هی ترسم هەیە هی زەکات بێت دای ناوە نەیخوارد دەسەڵاتداری ئێستا مقارنەت کەم بە چت پێ بڵێم پاشی ئەو دنکە قەسبە یا دنکە قەسب و یا پارە و یا دۆلار و یا عەرز و یا زەوی و یا دنیا و یا بنعەرد و یا نەفت و یا ئەو هەموو شتانە دەخۆی ئەو جەمە سەیرەکەم لەوە نایە کە کەسەکە دەیخوا دەدزی دەباتن سەیرم لەو موسڵمانە جێل و نەفامەدێک کە بەدووی دەکەوی ئەو هەموو دزیەی دەکا پێشەوای ئێمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەک دنکە قەسبی نەخوارد فەرمی نەخۆ ئەموالی موسڵمانان بی هی خەڵک بی هی من نەبی کەچی ئەو هەموو ماڵێک دەخوات عالم دیفاعی لێ دەکا بەدووی دەکەوی لەگەری دەبی لە کاتێک دەبزات تو لە چ جێژاوێک دای جا لێ ماڵی خەڵک مەخۆ قیامەت هەیە ئاگات لێ جا پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم وسفك دم هذا خوێنی فلان کەسێکی ڕێشتیە قوڕ بەسەر تۆ ئەو کەسەت لۆ کوشت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ دائیرەیەکمان هەیە خڕ ئینسان هەرچ بکە هە لەناو ئەو دائیرەیە فقط ئەگەر خێنی کەسێکی ڕێشت دەڕواتە دەرێ لن يزال المسلم في فسحة من دينه ما لم يصب دما حراما والله خۆشبەختی لەو کەسانەی کەسی نەکوشتێ خێنی کەسی نەڕێشتیە هەر لەو دائیرەیەدای لەو دائیرەیەدای قەتل ئەنجام نەدەی دەستە برایەکی مسلمانی خۆت بکوژی خێن ڕێشتنیش بەس بە مەعنە ئەوە نییە کە کابرایەکە بە کامل بکوژی چەقوی لێدا یعنی خین لە قەلبی دادێتن ئەوانە هەمووی وەسەفەکە دەمەهادەمی مێ تو خینت لە کەسێکینەوە زۆر کەسێ لە خێزانیەدا هەتا خین لە جسمی دێتە دەرێ ئەی هاوار ئەو ئینسانە بێت چ بێ زەمیرێک بێت چ دینەکە وهای فێر کردووە چ پەروەردەیەکەوەی کردووە ئافرەتێکی گوناح لەبەر دەستتدا هەیە ئەخەزانی لە ڕۆژی قیامەت چ لێەکەن دەزانی کوڕات دەگرن و زەلیلت دەکەن چەندین مەلایکەت ئەوها حەقی ئەو ئافرەتە لێ دەستێنەوە خزمەتکارێک یەکێ لە سەحابە دەفەرمێ لێمدا
دەنگێک لە پشتم هاواری کرد گوتی خوا گەلێک لە تو بەدە سەڵاتدارترە لەوەی ئەو بەندەیە ئێستا خزمەتکارە لە بەردەستی دوودا دەرکە ئەوڕم داوا دیتم پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم فەرمی کو لە خزمەتکارێک دەی لە بەردەستتدایە فەرمی یا ڕەسوڵ الله لە پێناو خوا ئازاد بی فەرمی ئازادت نەکرد بە ئاگری جەهەنەمە توی دەگرتەوە لەسەر یەک جاری لێدا جالۆ یەخینی کەس نەڕژێنی پاشان پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم وضرب هذا لەوەشی داوە لێی داوە هەر لێدانێک بە غەدر بێ بە ناحەق بێ بە زوڵم بێ لە هەر کەسێکی بدەی لە ڕۆژی قیامەتدا نوێژ ڕۆژەکە دەینە دەدەن ئەو کەسە جامە ئەو لێدانە عمومەن بەڕێزانم دەبێ ئینسان ئاگای بێ حتا مامۆستایەک لە تەڵەبەیەکدا خوا شایەدە لە ڕۆژی قیامەت نوێژ و ڕۆژی لێ وەردەگرن بەڵام بە ناحەق نەک لە بۆ تەئدیب لە بۆ لێدانی تەئدیبمان هەیە ئەمە لە شەرعدا هەمانە بۆ نکۆڵی لەوە ناکەین بەڵام زلەیەکی لێدا بەلاش دارێکی لێدا بەلاش ئەوە لە ڕۆژی قیامەتدا ئەو کەسە حەقی خۆی لەو مامۆستایە وەردەگرتەوە بە ناحەق لێ بدە گوناح چاندی کەسیشی زۆر بێزەمبیرە بۆ پەروەردەنیەوە ئیهانەکردنە و لێدانە و دەرکردنە دەبێ ئینسان ئاگای لێ بێ زە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم نەسەن چ دەفەرمێ فيعطى هذا من حسناته وهذا من حسناته فإن فنيت حسناته قبل أن يقضى ما عليه أخذ من خطاياهم فطرحت عليه ثم طرح في النار خواهي قولي بنامم دا يا ربي دفرمي فيعطى هذا من حسناته وهذا من حسناته أو بينس كسي باس ماكن أو تشاكي يدريته أو تشاكي يدريته أو دا تشاكا يدريته أو ددريته أوه أو ها تشاكا كان هم توزع دكن كاتي تمشادا كان كابري كان ويجي كردي الروجي قرتيا زكاتي دا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هیچی لە چاکە نامینێ هێشتا خەڵکیش مایە لێیدایە جوونی پێدایە بوختانی پێکردیە ماڵی خواردی عەزیەتی دایە فەرمووی یا ڕەبی خوا هێشتا مەش حەقمان لەسەری مایە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم گوناحی ئەوانیش دەینن دەیخەنە سەر ئەو نەفەرە بە گوناحی خۆی و بە گوناحی ئەو خەڵکەوە ئەو ئینسانە خوا پەناماندا دەستە ئاگری جەهەنەم دەزۆرە تۆ تەماشاکە بەڕێزان چاکەت هەیە ئەو هەموو چاکەت هەبوو کۆت کردەوە هەموو دادەستی خەڵک گوناحی خەڵکی شتی ناهی ناتە سەر خۆت لۆ کوێن دەردەچی لۆ ئاگری جەهەنەم لۆ ئاگری جەهەنەم کە دەڵێن دۆزەخ دەڵێن ئاگری جەهەنەم بەس لە قیامەتدا کە چاوت پێ دەکەی ئەوجا دەزانی چییە خوای گەورە پەنامان بدە یا ڕەبی لەو ئاگری دۆزەخە لەو سیفەتە ناشرنانە لەو حەسەناتەی کە کۆی دەکەینەوە بیدەینە دەستی خەڵک خوا پەنامان بدە یا ڕەب العالەمین لە کۆتاییدا پاڕێمەوە لە خوای پەروەردگار ڕەب العالەمین دڵم یا ڕەبی خوای ئەو چاکانەی کۆی دەکەینەوە یا ڕەبی خوایە لە دەستی نەدەین ئەو چاکانەی کۆی دەکەینەوە یا ڕەبی خوای پێ لێمان ڕازی ئەو چاکە و ئەو باشانەی دەیکەین خوای منفعەت و سوودی هەبێ لە بۆمان لە ڕۆژی قیامەتدا یا ڕەبی خوای لە داک و بابمان خۆش بێ لە مردوەکانمان خۆش بێ یا ڕەبی خوایە دڵەکەمان پڕکێ لە نووری قورئانی پیرۆز برایەتی لە مابەینماندا زیاد کە یا ڕەبی خودای ئەو کوردستانەمان لەبۆ بپارێزی یا ڕەبی خوای ئەوەی لە ناو ئەو وڵاتەی ئێمەدا چاکە خوایە چاکتری بکەی ئەوەی خراپە خوایە هیدایەتی بدەی ئەگە هیدایەتی نابی خوایە ئەمانەتی ڕۆحی لێ وەرگری و لە کۆر عیباد و بیلادی بکەیەوە ڕەوانەی قەبرستانی بکەی یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە کەسی چاک لە ناوماندا زیاد بکەیت تۆبەی تۆ بەکارانمان قبول بکەیت گەنجەکانمان هیدایەت بدەیت پیرەکانمان ئاخیر خێر بکەیت سەرفرازی دنیا و قیامەتمان بکەیت لە ڕوڕەشی دنیا و قیامەتدا بمان پارێزی یا ڕەب العالەمین لە ڕۆژی دواییدا لە فردەوس و لەعلا لەگەر پێغەمبەران و ڕازگۆیان و شەهیدان و صالحیندا کۆمان بکەیەوە آمين آمين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.